وەک ئاماژەمان پێکرد ئەمڕۆ 12 ساڵ بەسەر هێرشی داعش بۆ سەر شنگال و کۆمەڵکوژی ئێزادیەکان تێدەپەڕێت تاوانێکە هەزاران قوربانی لێکەوتەوە و سەدان هەزار کەسیش ئاوارەک بوون. دوای 12 ساڵ هێشتا زۆرێک لە خێزانەکان چاوەڕێی چارەنووسی ئازیزە ونبووەکانیان دەکەن و هەروەها پرۆسەی ئاوەدانکردنەوەی شنگال و گەڕاندنەوەی ئاوارەکان هێشتا ڕوبەڕووی ئاستەنگی جددیە. بۆ گفتوگۆ سەبارەت بە ڕەهەندە مرۆیی و سیاسی و یاسایەکانی ئەم کارە ساتە لەگەڵ دکتۆر دلێر عوسمان لە ویلایەتی تەنەسیەوە قسە دەکەین. کاک دلێر وێڕای سوپاسم بۆ ئامادەبوونت. وەک باسمان کرد 12 ساڵ بەسەر جێنۆسایتی ئێزەدیەکان لەلایەن داعشەوە تێپەڕێ. بۆچی هێشتا زۆر دۆسیە لەوانەش چارەنووسی ونبووەکان و گۆڕە بە کۆمەڵەکان یەکلایی نەبووەتەوە؟ خاتونە دەلال گەلک مەمنون ئەڤرۆوە وەخت دایەمەوە تەرکیز لەسەر ڤی مەوضوعی کرد ژبەر و برینە ئێزدیا هێشتا برینە کوورە و برینەک هیچ زوان نەبوویە. مشکلە ئەوە کو نە حکوومەتە عراقێ نەژی حکوومەتە هەرێما کوردستانê vî mewduê êzdiya cidî nebire. Heke nebûbin astengek ji bo çareserkirina kêşeyên êzdiyan nebûne hawrê. Her do ev ro ser şingal münafesê dikin, wezî şingal ne baş e û komelgeha nêvdewletî jî piştî 2014 û xaseten piştî 2017 piştî ku Daeş hatîş navbirin, melefê êzdiya hate girtin bi rastî. Yani ew terkîza kulser hinî nemaye ev ro. û çarenûsa wek reporta we gotî çarenûsa hezaran heta weka ev ro ne diyar e. Kî derê ne çi pê hatiye yanî berî saleke ya di sala keçek êzdî li Xezayê hate dîtin. Keçên êzdî li deverên dî hatine dîtin li dinyayê. Yani keşa êzdiya ew e ku yek ewarê siyasî û yek canibê siyasî nîne ku temsîla wan bi heqîqetê bike. Ne li Iraqê û ne li dervê Iraqê jî trajîdiyayê ziyade belê. کاک دلێر میری ئێزەدیەکانی جیهان ڕایگەیاندووە هێشتا نزیکەی 270,000 ئێزەدی ئاوارەن و نزیکەی 2500 کەسیش بێسەر و شوێنن یان لە دەستی داعشدان هێشتا. ئەم ئامارە چی پەیامێکمان دەداتێ سەبارەت بە دۆخی ئێزەدیەکان دوای 12 ساڵ لەو کارە ساتە؟ وەڵا ئێزدی بێهێوی بوو ناڤرۆ. Yani êzdî îmana wan wê çendînîne ku amin bû bê şingal ev ro. Yani ez çoma şingal berî salekê didowa hezar seyteret dora şingal danîne, hezar checkpoint di dora şingal danîne. Hêşta wezî îdarî neyê wadihe. İnsanê êzdî teamûla muwatinê derece di do pêre têkirin. Her il herêmê jî û her il navçeyên federalî jî şingal avedan nebûye. Yani binaya perwerda berê Kurdî heta wekû ev ro yani ketiye paqij nekirine. Yani ne ava nekirine, paqij jî nekirine. Yani pitiriya bajar hêşta yani pêşvemayên cengêl wê derê mane paqij nekirine. Hêşta gorit girtîne. کاک دلێر دەزانم گلەیەکان زۆرن سەبارەت بە ئەوەی پێڕانەگەیشتن بە دۆخی ئیزەدیەکان وەروەها شنگال. دەمێ بپرسم تاوەکو ئێستا چەند وڵاتێک و تەنانەت چەند ڕێکخراوی جیهانی دانیان بە جێنۆسایدی ئێزەدیەکاندا ناوە، بەڵام ڕەخنە لەسەر شکستی پەرلەمانی عێراق لە دانپێدانانی ئەم تاوانانە دروست بووە. بۆچی پەرلەمانی عێراق بە فەرمی ئەم تاوانە وەکو جێنۆساید ببوورە دان پیا نانێت؟ یانی و ئەگەر دانی پیا بنێت ئەو بە فەرمی ناساندنە چه دەستکەوتێکی لێ دەکەوێتەوە بۆ ئێزەدیەکان؟ وەڵاهی دەستکەوتی زۆر هەیە. یعنی هەر قانونی زەحیەکانیش یعنی ئەوەی کچانی کە لە دەستی داعش بوون زۆر یعنی باش بوو ئەو شتە. ئەوە لە کاتی کاک بەرهەمە ینی دەستڤەهات دەستکەفتنەکان مەزن بووش بۆ ئێزدیا. ئەگەر ئەف قانون jî birêve biçe tiştek baş e. Lê gelek wek yanî pirsiyar bixwe pirsiyareka trajîdî ye. Yani Amerîka, Almanya, netewên yekgirtî gelek welatan eger perlemanî bi hikûmetê bê danib vî genosaydê dane lê hê hikûmeta Iraqê nedaye. Eger davan eleqel êzdî wê şeirî ban ku dewleta wan birîna wan dibêhne, birîna wan ya xweya ye
وأو قانون كاري كأف جريمة جارك عادي نيتجه وقالك أجرينجي نبس قانون يعني اعتراف بجينوسايد إزياب وكان للريفورم المجال education دراسته ده خواندنه ده العراق وكردستان يجي بيكرن السيرفي جينوسايد وجارك عادي ورفنتش يعني هكذا اكزامبل المثال ألمانيا بنيري بشتي جنگا جهانيا ددوي يعني هولوكوست جزء اكي سركيه اش بيروك وش دراسات وخواندنا المانيا اش برفيك يعني وصادك جارك هذه نبي يعني قالك تشتنا عراق كم ترخيم ميدك مالاسه باشا باسي كم ترخيم كان كرادمي وكدوين برسيار او بپرسم ك عێراق با بڵێن حکوومەتی فدراڵی عێراق و هەروە هەرێمی کوردستان چی بەرپرسیارەتێکیان لەسەر شانە سەبارەت بە ئەم کارەساتەوە دەتوانن چ بکەن بۆ قەرەبووکردنەوەی ئەوەی کە بەسەر ئەو با بڵێن ئێزەدیەکاندا هاتووە؟ بەڵێ یەکەم تشت پێدویە و اعتذارك الرسمي هردو حكومة في ملتي بكن كحماية والنكرن ملتك أصلي كردستاني وعراقي كحماية والنكرن أفرو وضعي أمنية شنقال براتبينن في ذاك أفان منافسانين يعني منافسة السر باجارك بجوكتكن إدارة وفاقيرن زانكوا شنقال آفاكن قورا فاكن شنقال باقش بكن شلقي آفادان بكن يعني هيش كما بس على الأقل ملتي شقك شعوري بعدالة البالي به وشقك هيفيل دفت قر هي أفرو هيفينا مع القل الدف ملتي دي يعني تا انترفيوت وجي يعني رابورتا وجي خوياك الخلق بهيفي شفان حكومة أهمية إيش بوك يعني وضع الشنقال آمن به اتفاقك واضح شيء به وانتخابك بكن قائمة خو شنقالي وإس دي اختيار بكن تنظيم أخو اختيار بكن قالك عقرينجا وأس كان ألاوش راديوش فيدري يعني داخوازك وهيفي كده كم اس ديك بوم جنجك بوم زارود بوم الجايش قال 2014 أفرم الدكتوراه تقريبا خلاص كده بكالوريوس ماجستير هيش وضع شنقال 2014 خراب ترى فشبه هردو سروكايتين حكومة عراقي وهريميجي أس هيفي دارم وهر إزديك هيفي دارة كو يعني بتشافكي الرحمة وبتشافكي عقلانيته الوضع شنقال بيني رين ومحلك شبه فانكيشا بيتك ئێمەشی وادارین کاک دلێر عوسمان توێژە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ویلایەتی تەنەسیەوە سوپاس بۆ ئامادەبوونت.